بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، صلى الله على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. وقبل پاداشتی وش بدات و دیار امرو لمزگوتی باویلاغا لرواندز هەڵساین بە ئەنجامدانی یادکردنەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. دیارۆ کوونەریتێکی ساڵانەیە مەلەو مزگەوتە ئەو یادە نوێ ئەکەینەوە بۆ هیوایە کە مسلمانان سوودی لێ وەربگرن. دیارە یادکردنەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئەوە نیە ئەمە پێغەمبەرمان لەبیر کردبێ، بێگومانە بەردەوام پێغەمبەرمان لەبیر بێ، بەڵام یادکردنەوەی بۆ ئەوەیە ئەمە باسی ڕەوشتەکانی پێغەمبەر بکەین صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا چۆن مامەڵەی کردووە لەگەڵ گەورە و بچووک، لەگەڵ ژن و پیا و لەگەڵ بەکەوتە و نەخۆش چۆن مامەڵەی کردی، ئێمەش ئەوە مامەڵە بکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چی کردووە لە ژیانی خۆی چاوی لێ بکەین، چونکە وەکو خوای گەورە لە قورئانە فەرمێ ولکم فی رسول الله ئوسوة حەسەنە. بێگومان پێغەمبەر باشترین قودوە و پێشەنگە بۆ ئێمە، ئەبێ لە هەموو مەجالێک چاوی لێ بکەین. بۆیە سازکردنی ئەو مەجلیسانەوە، باسکردنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، باسکردنی ڕەوشتەکانی پێغەمبەر بۆی مسلمانان خۆیان بەو ڕەوشتە یعنی برازێنەوە شتێکی پێویستە مسلمانان بە گەرموگری ڕابگرن. خوای گەورە پاداشتی هەموو لایەک بداتەوە و خوای گەورە خێری ئەوەش بنووسی کە بەشدار بوون. بە ناوی خوای گەورە و میهرەبان پێشەکی بە خێراتێکی گەرم وەکەم پیرۆزبایی لە هەموو مسلمانانی زیانیش دەکەم، بە تایبەتی لە کوردستانی خۆشەویست و لە شارە جوانەکەی ڕەواندز و هەموو سارێ ئەمە ئەو یادە پیرۆزەی بە نرخدا نین و زۆر خۆشەویستیشن لەگەڵ خزم و کەسانەی بە خێراتی نیشانەکەین و زۆر سپاسی هەموو خزم و کەسانی شەکەین. داواکاری لە خوای گەورەش نەوەیە لە مردووەکانمان خۆش بیت و خوا شفای نەخۆشەکانمان بدات و ئەو کەسانەی کە مرازی شانێ ئینشاءالله خوا بۆیان جێبەجێکە. خوای پەروەردیگار لە قورئانی پیرۆزدا فەرمێ وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین. ئێمە نەمان ناردووە ئەو زاتە پیرۆزە کە پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام ئیلا بە ڕەحمەت و بە میهرەبانی بۆ گشت خەڵکی جیهان. و داواکارین لە خوای پەروەردیگار ئەم مانگە پیرۆزە بکاتە مایەی خێر و خۆشی، بکاتە مایەی خێر و خۆشی بۆ هەموو مسلمانان، بکاتە هۆی تەبایی و یەکڕیزی مسلمانان لە هەموو جیهان. و داواکارین لەم مانگە پیرۆزە مسلمانان بۆ تایبەتی مسلمانانی غەزە کە لە ناڕەحەتیەکی زۆردان خوای پەروەردیگار ڕزگاریان بکە، خوای پەروەردیگار دەرگای خێریان لێ بکە، نەسرەتیان پێ ببەخشی. آمین آمین والحمد لله رب العالمین. سەرەتا بەخێر بێن سەرچاوم بە ناوی خوای گەورە و میهرەبان. پیرۆز بێ یادی لەدایکبوونی پێشەوامان پێغەمبەر صلی الله علیه وسلم. ڕەواندز ساڵانە یادی لەدایکبوونی ئەو زاتە مەزنە دەکاتەوە لەبەرەوەی خەڵکی ڕەواندز لە کۆنەوە خەڵکێکی ئاینی، خەڵکێکی تێگەیشتوو لە دینی ئیسلامە و ئەو یادە مەزنەش هانمان دەداتکەوە زیاتر و زیاتر دینی ئیسلام بناسین و زیاتر و زیاتر نەوەکانمان ئاشنا بن بە دینی ئیسلام و ئاشنا بن بە ئەم زاتە مەزنە. روينا سلالة
اللهم صل على سيدنا محمد